ئازانی کورسان نیوز سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانە بین. دووەمین فیستیڤاڵی دەروازەی سلێمانی لە شاری سلێمانی و لە هەواری شار بەردەوامی هەیە. دیارە ئەم فیستیڤاڵە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات لە چواری مانگەوە دەستی پێ کردووە و تا ئێستا بەردەوامە. ئەم ئێوارەیە لە فایل و دیاردەوە باس لە گرنگی ئەم فیستیڤاڵە و نمونەی ئەم فیستیڤاڵانە دەکەین لە شاری سلێمانی بۆ خاوەنکارەکان، بۆ بابەتی گەشت و گوزار، بۆ ئەو کەسانەی ڕوو لە سلێمانی دەکەن دەچن بۆ فیستیڤاڵەکان. ئەمە ئەم بابەتانە تا چەند گرنگە گرنگی زیاتر بە بابەتی لەم شێوەیە بدرێ. فیستیڤاڵی دەروازەی سلێمانی کە دووەمین فیستیڤاڵە زیاتر لە 90 براند و خاوەنکار بەشداریان لەم فیستیڤاڵەدا کردووە کە کۆمەڵێک کە دەچیتە ئەوێ لە ناو کۆشکەکان، یعنی شتی جیاواز دەبینی، تەنها خواردن نییە، دەبینی خوێندنگەی لێ کە لەوێ دەتوانی مناڵەکەت بەریت و ناونووسی بکەیت، کلینکی پزیشکی بۆ منداڵان، دەستی کاری زۆر باش بە نمونە خواردنە کوردەواریەکان، ئیشی خانمان، شیرینی، ئەو کەسانەی کە دەیانەوێت دایت شیرینی دایت، یعنی کۆمەڵێک شت دەبینی لەوێ سەرنجت ڕادەکێشێ. ئەمە تا چەند ئەم جۆرە فیستیڤاڵانە گرنگە دەبێت هەبێت و ئەوەشی کە دەبینرێت ڕۆژانە خەڵکانێکی زۆر ڕوو دەکەنە ئەم فیستیڤاڵە و ئەوەشی کە دەبینرێت جارێکی تر پاسە گەشتیاریەکانە، یعنی کە لەوێ دەیانبینیت خەڵکی دەروی سلێمانی هاتوونەتە ناو شاری سلێمانی و ئێواران دێنە هەواری شار بۆ بەشداریکردن لەو فیستیڤاڵە. ئەهمیەت و گرنگی ئەم بابەتە لە چیدایە و بە تایبەت کە ئێمە دەمانەوێت باسیکەین بۆ بابەتە گەشت و گوزاریەکەی. ئێمە هەمیشە باس لە کەرتی گەشت و گوزار دەکەین کە یەکێکە لەو کەرتانەی بەڕاستی دەبێت گرنگی پێ بدرێ. بوونی ئەم فیستیڤاڵانە بۆ کەرتی گەشت و گوزار تا چەند گرنگە و دەبێت بەردەوامی پێ بدرێ. خات و ئەمەل جەلال کە بەڕێزیان سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانن بەسپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەی دەبێت. خات و ئەمەل زۆر بەخێربێ. خات و شاناز بەدران کە بەڕێوبەری گشتی گەشت و گوزارن بەڕێزیان بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەی دەبێت. بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. دواتریش دەچینە هەواری شار. لە ناو فیستیڤاڵی هەواری شارەوە میوانێکمان دەبێت کە ئەویش بەڕێز ژیار بەختیار کە ئامادەکار و ڕێکخەری فیستیڤاڵەکەیە لەوێ لەگەڵمان دەبێ باسی کەش و هەوای هەواری شار و فیستیڤاڵەکەمان بۆ دەکا و دواتریش لە ڕێگەی پەیامنێرمانەوە زیاتر گفتوگۆ دەکەین لە ناو فیستیڤاڵەکە و بابزانین کەشی فیستیڤاڵەکە چۆنە. دووبارە هەموو لایەک بەخێر بێن. خات و ئەمەل، من سەرەتا دەمەوێت بێمە لای بەڕێستان لەو پرسیارەوە دەست پێ بکەم. دواتر ئێمە دێین بە تەفاسیل باسی فیستیڤاڵی دەروازەی سلێمانی دەکەین کە لە ئێستادا بەردەوامی هەیە، بەڵام ئێمە دەمانەوێت بە شێوەیەکی گشتی، یعنی لە ساڵانی پێشتریش فیستیڤاڵی لەم شێوەیە هەبووە و دەبینین بەردەوام ئەم جۆرە فیستیڤاڵانە دەکرێ و دەستگای میدیایی کورساتیش بەردەوام گرنگی بەم جۆرە فیستیڤاڵانە دەدا، سپۆنسەری میدیایی هەر جۆرە فیستیڤاڵێک دەکا کە گرنگی بۆ شاری سلێمانی و بۆ بابەتی گەشت و گوزار هەبێ. ئەم فیستیڤاڵانە تا چەند گرنگە بوونیان هەبێ و بەردەوامیان هەبێ و گرنگیان پێ بدرێ. سەرتا زۆر سپاس. سڵاو لە بینەرانی کورساتی ئەزیز خۆشەویست، سڵاو لە میوانەکانیشت. بەدڵنیایەوە جارە سەرەتا زۆر سپاسی دامەزراوەی میدیای کورسات دەکەم کە هەمیشە شاگەشتەکەمانەکا بە کوردستانی بوونی بە بکارە ناوازەکانی لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیان، لە پێناو خزمەتکردنی گەشتیاران کە دەیەوێت ناسنامە و کەلتور و فەرهەنگی کوردەواری بگوازێتەوە تەنها لە چوارچێوەی شارەکانەی هێڵێتەوە، بەڵکو دەیەوێت لە ڕووی میدیاییەوە با بڵێن مارکێتینێکی بە بازارکردنێکی بەهێزی بۆ بکە و ئەوەش یەکێکە لە کارە لە پێشینەکانی کورسات و لێرەوە سپاسی خانمیەکەمی عراقیشەکەم کە هەمیشە لە چالاکیەکانی گەشت و گوزارە ئامادەیی هەیە هەروەکو لە یەکەمین ڕۆژە ڕۆڵێکی گەوریان گێڕا لە هاندان کە دەستگای میدیای کورسات. بابەتی فستیڤاڵی دەروازەی شاریان ئەو چالاکیە گەشتیاریانەیان ئەو چالاکیانەی کە ئەکرێت بەڕاستی هەر جوڵەیەکی گەشتیاری یان هەر جوڵەیەکی بازرگانی هەر جوڵەیەک لە سێکتەرە جیاوازەکان کە کاریگەری دروست دەکات لە ڕاکێشانی گەشتیار بۆ ئێمە دەبێتە ڕێگەزێکی گەشتیاری. بۆیە ئەم بابەتە تەنها ڕەهەندێکی
با بڵێن سەرمایە گوزاری نییە لە ڕووی داراییەوە بەڵکو ئەمە جۆرێک لە ئاڵوگۆڕکردن و دروستکردنی پەیوەندیەکی بەهێزە هەم لە ڕووی ناوخۆییەوە واتە هەموو ئەو براندانەی کە باست کرد زیاتر لە 90 براند کە بەشداری کردووە ئەم براندانە هەندێکیان لەوانەی ئاگان لەوە نەبێت کە لە ناو سلێمانیە یان لە ناو شارەکانی ترە ئەم چالاکی هەیە بۆیە لە ڕێگای ئەم چالاکیە لە ڕێگەیان فستیڤاڵەوە پردی پەیوەندەکان بەهێزەکەین لە نێوانی کە چالاکیەکانی کردی تایبەت لە هەمان کاتیشدا جارێکی تر بە میدیایە ناسێنێتەوە جارێکی کە کورسات دەرگایەکی تری بۆ کاتەوە بەڕووی دەرەوەیە جارێکی تر وای لێکا کە هەریەک کەوتوانە و وزەی کارکردنی و بەرهێنانی کەتیایە کردووە ئەمە وەبەرهێنانێکی هەم مرۆییە هەم وەبەرهێنانێکی ئابوووریە و هەم وەبەرهێنانێکی کەلتوری و فەرهەنگی و ئەوەیە و ئەوەی کە دڵخۆش بووم خات و ئەمە ئێمە دەزانین و هەمووان گەواهی دەری ئەو ڕاستیان کە بەڕێستان وەک سەرۆکی دەستەی گەشت و گوزار بەردەوام لە هەوڵی ئەوەدان کە کەرتی گەشت و گوزار بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بەرەو پێش بەرن و ئیشی زۆر باش لەسەر ئەو بابەتە کراوە ئەمەی کە کورسات دەیکاوە ئەوانەی هەموو ئەوانەی کە هاوکارن لە دروستکردنی فستیڤالێکی وەها هاوکار دەبێت لە بەشێک لەو کارانەی کە ئێوە یان ئەو هەنگاوانەی کە ئێوە دەتانەوێت بینێن بۆ بەرەو پێشچوونی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ئەوەی کە ئێوە ئیکەن لە کورساتی عزیز ئەوەیە کە پلان و بەرنمەکانی ئێمە و ئەوە سیاسەتی ئێمە بۆ گەشتکردنی کەرتی گەشت و گوزار کەرتی گەشت و گوزار بریتیە لە چەند ڕەهەندێکی جیاواز کاتێک کە تۆ باز لە پەرەپێدانی ژێرخانی گەشتیاریەکەی تەنها هەندێک چالاکی نییە کە خۆیە بینێتەوە لە بیناکان و لە دروستکردنی ڕێستۆرانت و هۆتێل و چالاکی بەڵکو بریتیە لەو چالاکیانەی کە لە بۆنە نیشتیمانیەکان بۆنە ئاینەکان بۆنە کللتورەکان بۆنەکانی فستیڤال ئەم چالاکیانە دەچێتە سەر سەرمایی ئەو چالاکیانەی ترکە هەیە بۆیە هەر جوڵەیە کە لە شار دروستیەکەی دەبێتە هۆی ڕاکێشانی گەشتیار و دەبێتە هۆی مانەوەی گەشتیار لە شارەکە کەواتە فستیڤاڵی دەواازەی شار نەک تەنها بۆ خاوەنکارەکان لەوێ بەڵکو بۆتە هۆی مانەوەی گەشتیار لە سلێمانی و ئەم مانەوەیە هۆتێلەکان سوودمەند دەبن چالاکیەکانی هاتوچۆ سوودمەند دەبن بازار سوودمەند دەبێ واتە تەنها بەو چەند سەعاتە تەواو نابێ ئەوان دێنە ئەوێ دواتر دەچنە بازار لە شوێنەکانە مێننەوە کەواتە لەگەڵەوەی کە زانیاریێکی زۆر ئاڵوگۆڕ پێکرێ سەرمایە گوزارێکی زۆری شەکرێ و مارکێتینێکی زۆری شەکرێ بۆ چالاکیەکە ئەمانە هەمووی وا ئەکا کە لە ڕووی میدیاییەوە ئەم بابەتە زیاتر فراوان کرێواتە مەساحەی بڵاوکردنەوەی زانیاریەکە ڕەهەندی زیاتر وەرەگرێت تەنها ئەوە نییە دووەم لە ڕێگەی ئەم فستیڤاڵەوە هەلی کار زیاترە ڕەخسێنی بۆ خاوەنکارەکان واتە تۆ لەویایە دووەم جەنابەت باسی ئەوەت کرد کە دەواازەی شار توانیوێتی جۆرێکی تر لە هەواهەنگی و بەشداری پێکردنی زیاتر لە سێکتەرەکانی تر وەکو تەندروستی و پەروەردە و زیاتر کاری دەستی ژنان و کچان و گەنجانی سلەیمانی و شارەکانی تر بۆیە ئەمە کارێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئێمە و ئەمە هاوکاریەکی زۆر گەورەیە بۆ پێشخستنی کەرتی گەشت و گوزار کە یەکێک لە پلانەکانی کەرتی گەشت و گوزار ئەوەیە کە کارە دەستیەکان و خواردەمەنیە کوردەوارەکان و ئەمە ڕووە ڕاستەقینەکەی خەڵکی کوردستانە کە دەیەوێت شوناس و ناسنامەی خۆی ناسنامەی نیشتیمانی کەلتوری خۆی بگەێنێ بۆیە ئەمانە بۆ ئێمە کاریگەری زۆر گەورەی هەیە و ئەمە دەبێتە هۆکارێکی گەورە بۆ ڕاکێشانی گەشتیار لە هەرێمی کوردستان بەگشتی و شاری سلێمانی بەتایبەتی. دەستخۆش خات و ئەمە دواترە گەڕێمە وڵات خات و شاناس بەڕێستان وەک گەشت و گوزار هاوکارێکی زۆر باشن بە تایبەت کە فستیڤالێکی وەها دەکرێت هەماهەنگی ئێوە زۆر گرنگە لەم بابەتەدا و بەڕاستی هاوکارن یعنی هەر شتێکە بزانن بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستانە بۆ ڕاکێشانی گەشتیارە بۆ بەرەو پێشچوونی کەرتی گەشتیاری وەک ئەوەی کە خات و ئەمەل باسی کرد بەڕاستی بەڕێستان و بەڕێبەراتەکەی ئێوە هاوکارێکی زۆر باشن یعنی ئێمە شایەتی ئەوە دەدەین ئێوە بۆ دەتانەوێت ئەم ڕۆحی هاوکاریەتان تیابێ لە گرنگی ئەم بابەتە بەڕاستی تێگەشتون بۆیە دەتانەوێت هەمیشە هاوکار بن ئێوارەتان باش سەرەتا من زۆر سپاسی دەستگای میدیای کورساتەکەم کە هەمیشە
پاڵپشتی سەکتەری گەشت و گوزارم بەڕاستی سپاسیانەکەم بۆ سپۆنسەری و پاڵپشتیان بۆ ئەم فستیڤاڵی دەواازەی شار و هەمیشە هەموو ستافەکانیان دایمەن کارەکەن لەسەر درەوشانەوەی ناوی سلێمانی و دەرخستنی فەرهەنگی کوردستان زۆر بە جوانی. بەڕاستی ئەم جۆرە فستیڤاڵانە زۆر گرنگە و بەڕاستی ئێمە دڵنیاین لە کارەکانی کورسات کە ئەیکا هەمیشە. فستیڤال کە ئەکرێت لە هەر شارێک ئەبێ لەسەر ئاستێک و کوالیتێکی زۆر بەرز بێ. بۆیە گرنگە ئەم فستیڤاڵانە لەسەر ئاستێکی بەرز بکرێ بۆی من ناوبانێکی جوانتر بۆ شارەکەم دروستکەم. کە ناوبانێکی جوانترم بۆ شارەکەم دروست کرد خەڵکی شارەکە کۆ ئەبێتە کۆبوونەوەیکی کۆمەڵایەتی. میوانان گەشتیاران لە شارەکانی کە لە دەرەوەی هەرێم هەمویان بۆ ئەو کاتێک کە فستیڤاڵەکەی تیا ئەنجامەدرێ هەمویان محاولە ئەکەن لەو کاتەیە لەو شارەیە بن بۆی بەشدار بن لەو فستیڤاڵە. طبعاً فستیڤاڵی چەند قۆناغێکی هەیە ئیسە دەواازەی شار ئەمە دوو هەم فستیڤاڵەکە ئەنجامیە یەکەم فستیڤاڵی سەرکەوتوو بوو دوو هەم فستیڤاڵی تا ئیستا زۆر سەرکەوتووە بە تەکید فستیڤاڵێکی سەرکەوتوو هەژمارە کرێ لە ئیستەیە هەتا دوێنێ 6,000 گەشتیار ڕووی کردوتە ئەم فستیڤاڵە کەواتە فستیڤاڵەکە زۆر سەرکەوتووە. هەموو خەڵک دڵی پێی خۆشە ئەبیستین لە ناو هاوڕێیان لە ناو میوانان لە ناو گەشتیاریان کە هەمووی بەرە ئەو شوێنە ئەڕوا تکراریشی ئەکەنەوە ڕۆشنەکەیان. ئەم فستیڤاڵە ئەو کۆمبوونەوەی کە کراوە لە هەواری شار ئەم جارە شێوەیەکی جیاوازە بەڕاستی و دڵم بەوە خۆشەکە لەسەر ئاستێکی بەرزتر کراوە ئەم جارە. کۆبوونەوەکە هەرەوە نیە بنکە و دامەزراوە گەشتیارەکان بێ بەڵکو شوێنی خوێندن وەکو باسمان کرد شوێنی تەندروستی کە ئەمانە هەمووی ئەژمارە کرێ لە ئیستەیە بە چالاکیەکی گەشتیاری لەبەرەوەی کە من خەڵکی بۆ ڕاکێشم. ئەم ئەزمونەی کە لەویە دروستە بێ بەو خۆشگوزەرانەی کە دروست بووە ئەم ئەزمونەی کە لەویە دروستە بێ جارێک ناوبانێک ئەیا بەم فستیڤاڵە ناوبانێک ئەیا بەم شارە بۆیە جارێکی تر کە ئەعلان کرا بۆ ئەم فستیڤاڵە خەڵکەکە ئەوێت لەو کاتە ڕوو کاتە سلێمانی لە دەرەوەی شار تەبعاً لە دەرەوەی هەرێم ئەم فستیڤاڵە معلومە بێ لای خەڵک بۆیە زۆر پێویستەکە ئەم فستیڤاڵانە دیاریکراو بێ لە ساڵەکەیە. ئێمە چەند بۆنەیەکمان هەیە سەری ساڵمان هەیە جەژنانمان هەیە نەورۆزانمان هەیە شووی هاوینمان هەیە فستیڤاڵەکان تەوزیع بکرێ چونکە فستیڤاڵ و کەرنەڤاڵ بۆ ڕاکێشانی گەشتیار ئەبێ بەروارەکانی دیاریکراو بێ. دیاریکرا بەپی وەرزەکە و تکراریش بەڵێ ئەبێت تکراریش بێتەوە چونکە ئێستا دەواازەی شار ناوبانێکی خۆی پیا کردووە پار وەکو ئەم ساڵ نەبوو ساڵێکی تر بە تەکید وەکو ئەم ساڵ نەبێ بەڵام ڕێخەرانی دەواازەی شار ئەرکیان قورسترە بێ ساڵێکیکە چونکە ئەبێ چالاکیەکانیان جیاوازتر بێ اینجا زۆر بە خۆشحاڵی و من زۆر دڵم بەوە خۆشە بەڕاستی کە سلێمانی ئیستا بۆتە شوێنێ بۆ چالاکی گەشتیاری خێزانێکی زۆر ڕوو لە سلێمانی ئەکا سلێمانی بەڕاستی زۆر ئەمن و ئەمانی پێوە دیارە شوێنێکی زۆر سەقامگیرە ئەبینین بازارمان شوێنە گەشتیارەکانمان بازرگانەکانمان زۆر ئەمانە خەڵکە کەشمان زۆر میوان دۆستە بۆیە خێزان زۆر ڕووی کردەتە سلێمانی لە دەرەوە و زۆر سپاس من دایمن ئەبێ سپاسی هەموو هێزە ئەمنیەکان کەم سپاسی ڕۆڵی ئەوانش دەبێ بەرز بنرخێنرێت ئەکید بەتەکید زۆر هاوکارن زیاد لە حەت هاوکارن دایمەن زۆر بە جوانی پێشوازی لە گەشتیارانەکەن میوانانەکەن لەگەڵ ئەوەشا زۆر بە جوانی کارەکەی خۆشیانەکەن دەست خۆش خات و شانازەکەڕێم وڵات دواتر ئەچینە هەواری شار لە ناو فستیڤاڵی دەواازەی سلێمانیەوە کاک ژیار کە بەڕێزیان ئامادەکار و ڕێخەری فستیڤاڵن لەگەڵمان دەبێت کاک ژیار سلااوت لێبێ من دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێستان بکەم ئەمە دووەمین فستیڤاڵە فستیڤاڵی دەواازەی سلێمانیە کە لە پارکی هەواری شار ئەنجام دەدرێت خات و شاناز باسی ئەوەی کرد کە پار ئەم فستیڤاڵە کراوە سەرکەوتوو بووە ئەم ساڵ زۆر سەرکەوتووترە و ساڵێکی تر ئەرکی ئێوە زیاتر دەبێت واتە تا سەرکەوتنی زیاتر لە فستیڤاڵەکە هەبێ و ئێوە وەکو ڕێکخەران بەرپرسیارەتی و ئەرکی ئێوە قورستر دەبێت من ئەمەوێت پێم بڵێ بۆ ئێوە دەتانەوێت ساڵانە فستیڤاڵە بکەن ڕەنگە ئێستا خەڵکێک بڵێ ئەمە دیارە بۆ قازانجی خۆیانە یان بۆ گیرفانی خۆیانە یان خۆ خەڵک نەمردووە لە برسا بەردەوام گوێمان لەم جۆرە قسانە دەبێ بەڵام ئێوە چۆن لە گرنگی ئەم فستیڤاڵە تێگەشتون وا بەردەوام دەتانەوێت ئەم جۆرە فستیڤاڵانە ئەنجام بدەن سەرەتا دەستخۆشی لە دەستگای میدیای کورسات کەم لە سەرجەم و ستافانی کە لەگەڵمان لەم چەند ڕۆژی پێشووە کە هاوکارمان بوون ستافێکی ماندوونە ناز ستافێکی
زۆر باش کە لەگەڵمانە لە پشتی کامێرا کە بەردەوام لەگەڵمانە بوون لە چەند ڕۆژی پێشووە هاوکارمان بوون. ئێمە وەکو سولێگەی ئێجنسی کە نووسینگەیەکی بۆ ڕستنی بۆنەکان لە شاری سلێمانیە، ئەمە دومین فیستیڤاڵمانە، فیستیڤاڵی دەواازەی سلێمانی. فیستیڤاڵی پێشوومان بۆ سەری ساڵ کردمان و خۆشحاڵانە بۆ هەندانێک بۆ ئێمە کە بەردەوامی لە کارەکەمان لەبەرەوەی دەستخۆشێکی زۆرمان بۆ هاتەوە لەسەر جەملایەنە پەیوەندیدارەکان لە خەڵکی سلێمانی و چواردەویشی بۆی بیرمان لەوە کردەوە کە فیستیڤاڵێکی گەورەتر لە شوێنێکی جیاوازترا بکەین. بۆ ئێمە پەنامان هێنا بۆ هەواری شار کە هەواری شار شوێنێکی گەورەیە و کەشەکەشی جیاوازە لە شاری سلێمانی، کەشێکی فرێن و خۆشتری هەیە. بۆ ئێمە پەنامان هێنا بۆم شوێنە کەشێکی تایبەتمان دروست کردووە. ئێمە فیستیڤاڵەکەمان دومین فیستیڤاڵی دەواازەی سلێمانی بۆ ماوەی 9 ڕۆژ بەردەوامە بێ لێرە و لە ئەم فیستیڤاڵ ئامانجلی ئەوەیە کە کەشێکی جیاواز دروکەین بۆ خەڵکی سلێمانی و دووەمیشیان بتوانین کە گەشتیارێکی زۆر ڕوو لە شاری سلێمانی کات. بەڕێوەی ئێمە یەکەم جار کە فیستیڤاڵەکەمان ئەنجامدا تارگێتەکەمانە ئەوە بوو کە گەشتیار ڕوو لە سلێمانی کات و ئەنجامەکەشمان پێکا خەڵکێکی زۆر لە خواروی عێراق لە ڕۆژهەڵات لە شارەکانی تری کوردستان و سەردانیان کردی. بۆیە بەردەوام بین لێرە و لێرەش ڕۆژانەکە ئێمە لێرەی بە بەردەوامیە بینین کە خەڵکێکی زۆر ڕوو لە شوێنەکە ئاکات کە بێجگە لە خەڵکی شاری سلێمانی خۆشەویست، خەڵکی چواردەوری تایە، خەڵکی ئێرانی تایە، خەڵکی جنوبی تایە کە لێرە سەردانی عێراقن و کەشێکی تایبەتمان خۆڵقانەوە بۆ خەڵکە ژیانکەشێکی جیاواز بۆ ئەستۆدیۆی فایل و دیاردەش خولقانووە. ئێمە کە لەگەڵ تۆیا قسە دەکەین هەموو ئەو گۆرانیانە و ئەو کەشە جیاوازەی کە لە فیستیڤاڵەوەیە گواستوتانەوە بۆ ستۆدیۆ. منەمەوێ بپرسم تا ئێستا پرۆسەکە چۆن دەڕوا؟ ئەو ئامانجەی کە ئێوە فیستیڤاڵەکەتان بۆ بنیاتنا تا ئێستا ئامانجەکەی خۆتان پێکاوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە تەڵەن بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان ئێمە زۆر سوپاسی گەشت و گوزاری سلێمانی، شارەوەنی سلێمانی، لایەنە پەیوەندیدارەکان و ئاسایش و پۆلیس و هەموو لایەنەکانی ترەکەین کە هاوکارمان بوون. خۆشحاڵانە توانیمان ئەم چەند ڕۆژێک کە بەڕێمان کرد زۆر بەسەر کەوتوانە بەڕێکەین. کەشێکی تایبەت دروست کراوە، برانزەکان هەمویان ڕازین لە فێستیڤاڵەکە، خەڵکانێک کە سەردانی شوێنەکەکەن زۆر دڵخۆشن کەەوەی کە کەشێکی تایبەتی خێزانیمان خۆڵقانەوە لێرە، نەک تەنها بەس بڵێن فیستیڤاڵێ بەڕێکەین، چکە ئێمە کە فیستیڤاڵێک جێبەجێەکەین بەزەوە نی بڵین فیستیڤاڵێکەکەین و تەواو. ئێمە چەندمان لەمە پێش تقریباً 4 مان لەمە پێش ئێمە خەریکی پلاندانانی بۆ فیستیڤاڵە، هەموو پۆینتەکان یەکلای کراونەتەوە اینجا هاتوونێتە سەروی کە فیستیڤاڵەکە ئەنجام بدەین. باشە بۆیە ئێمە نامانێت فیستیڤاڵێکی زۆر و بۆرکەین، ئەمانێت شتێکین کە شتێکی دیار بێت و لە سلێمانێ دەنگ بداتەوە. بە نزیکەیە توانی پێم بڵێ تا ئێستا چەند کەس سەردانی هەواری شاری کردووە و هاتوۆتە فیستیڤاڵ ئەم چەند ڕۆژی پێشتر؟ بەڵێ وەکو شانازخان ئاماژەی پێدا تاکو دوێنێ 6,000 کەس سەردانی فیستیڤاڵەکەی کرد و دوێنێش 19,000 کەس سەردانی فیستیڤاڵەکەی کردووە، واتە تا دوێنێش و سەعات 12 شەو ئێمە 79,000 گەشتیار ڕووی لە فیستیڤاڵی دووەمی دەواازەی سلێمانی کردووە کە ئەوە جێی خۆشیە و خەڵکی زۆر لێرە کەشەکان کەشێکی تایبەتیان لێرە بەسەر برد. دەستخۆش ئەگەڕێمە وڵات کاک ژیار دواتر خات و ئەمەل دێمە لای بەڕێستان سەوتەکە بەرز بوو لەبەرەوەی بەڕاستی گوێم لە کاک ژیار نەبوو بەباشی. خات و ئەمەل 79,000 تا 12 دوێنێ شەو سەردانی فیستیڤاڵی دەواازەی سلێمانی کردووە. ئەمە ژمارەیەکی زۆرە کە گەشتیار هاتوونەتە شاری سلێمانی. ئەمە بە تایبەت بۆ سلێمانی و بۆ ئەمنیەتی سلێمانی چی دەگەێنێ؟ ئەگەر چی منیش وەکو تۆ تامەزرۆ بووم گوێم لە کاک ژیار بێ، بەڵامەوەی کە زۆر جێگەی دڵخۆشیە جگە لەوەی کە باز لە گرنگیەکەی بکەین، باز لە بابەتێکی کە بکەین کە بابەتی تێکەڵکردنی هوەر و کەلتور و کارە دەستێکان و خواردن و تەندروستی و پەروەردە، ئەمە کەم چالاکی هەیە کە بتوانێت بەو کواڵێتیە لە فرەچەشنکردنی چالاکیەکە بتوانێت بە شێوازێکی جوان و بە شێوازێکی سەردەمیانە ئەوەی کە زۆر دڵخۆشیە سلێمانی هەواری شار بۆتە وێزگەیەکی گەشتیاری ژینگەیی کەلتوری و فەرهەنگی و من لێرەوە سوپاسی هونەرمەندەکانی شەکەم کە هەمیشە بە هونەرە جوانەکانی توانی ویانە سەرنجی گەشتیاران و هاوڵاتیانی سلێمانی کە هونەری ڕەسەنایەتی کوردستان جارێکی تر لەوێ زیندووەکەنەوە زیاتر واکەن کە
گوێگرەکانمان ئەوانە گوێبیستی هوەری کوردی و گۆرانی کوردی و جلی کوردی و خواردنی کوردەواری و ئەمان ئەمە کاریگەری زۆر لەسەر ڕایگەشتی دروستەکەوە ئەمەی گوازێتەوە بۆ پارێزگاکانی تری ناوەڕاست و باشووری عێراق و لە هەمان کاتیشدا کاتێکە باز لە گرنگی ئەم چالاکیەکەین کە 79,000 زیاتر و من دڵنیام کە ئێستا ژمارەکە زیاتر بووە و بۆ سبەینە زیاترەوێ کەواتە ئێمە لە ڕێگای ئەم چالاکیەوە جگە لە بابەتی سەرمایە گوزاریە ئابوووریەکەی وەکو باسم کرد گرنگێکی زۆر زۆری هەیە بەوەی کە تۆ هەمیشە شار لە جوڵەیە هەمیشە خواست و ئارەزووی گەشتیار بە بەرز ڕاگری بوونی ئەم چالاکیەوە لە گەشتیارەکە زیاتر بمێنێتەوە هەموو مانەوەیەکیشی خەرجیەکانی زیادەکە هەموو مانەوەیەکیشی شوێنێکی تر لە سلەیمانی پێی ئاشنا ئەبێتەوە و ئەوەی جێگەی دڵخۆشیە لەم چالاکیە دەواازەی شارە توانیوێتی ئارەزوو خواستی تەمەنەکانیش بە جیاوازی وەرگێت واتە کاتێککە خێزانەکان وەرەوەکو شانازخانیشوەتی کاتێککە خێزانێگەچێتە ئەم چالاکیە حسابی چالاکی مناڵیشی کردووە حسابی چالاکی گەورەی کردووە هەموو ئەمانە ڕەچاو کراوە ئەم ڕەچاوکردنە و ئەکە کە پێداویستی و خواستی گەشتیار زیاتر بەرز ڕابگیرێت و ئەمە وای کردووە کە شار نەک تەنها لە ڕۆژە جوڵەی هەبێ بەڵکو لە شەوی شایە ساگەرە بینین ئێمە هەتا 12 شەو ئەم چالاکیە بە گروتینێک و جوڵەیەکی زۆرەوە کەواتە تۆ توانیتە لە ڕێگای فستیڤاڵی دەواازەی شارەوە خەرجی و بازار بۆ شۆفێرەکان دروستکەی بۆ بازار دروستکەی و سەرنجام ئەو سەرمایی کە بەدەستێت لەلایەن خاوەنکارەکانەوە دەیان سەرمایە گوزاری تر بەدی هاتووە چونکە کاتێک گەشتیان لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دێتە هەر شارێکەوە و دێتە سلەیمانی کە دەبینێت لە ڕووی ژینگەییەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی میواندۆستیەوە لە ڕووی سروشتە جوانەکەیەوە و ئەکا کە زیاتر هەوڵیمانەوە بدات وە کە ئەڕواتەوە بە جانتایەک لە زانیاری مشکی پڕە لەشتی جوان و زانیاری زۆرە باتەوە و ئەوە دەبێتە هۆی دروستکردنی ڕایەڵەیەکی زیاتر کاتاما بێتە دەستکەوتێکی گەورە بۆ سلەیمانی کاتێک گەشتیارێ ڕوودەکاتە ئێرە بەو شێوەیە دەگەڕێتەوە بۆ شوێنی خۆی و دەبینێت ئەو ئەمنیەت و ئەمانەتە لە شاری سلێمانی هەیە دەتوانێت تا درنگانی شەو بە ئارەزووی خۆی لەگەڵ خێزانەکەی بەبێ ئەوەی هیچ مەترسێ لەسەر ژیانی هەبێ ئەمە چه دەستکەوتێکە بۆ سلێمانی جاری یەکەم گەشتیار لە لای گەشتیار دووسێش زۆر گرنگە کە بە خۆشحاڵیەوە سپاس بۆ هەموو کاربەدەستانی دامەزراوە جیاجیاکان لە شاری سلێمانی کە گەشتیار کە دێت دەیەوێت سەلامەت بێت دەیەوێت دەرونی ئارام بێ دەیەوێت بازار هەراسانی نەکات بازار هەڵی نەخەڵەتێنێ دەیەوێت نرخەکان گونجاو بێ لەگەڵ بارودۆخی ئەوە دەیەوێت شوێنی جوان ببینێ خواردنی خۆش ببینێ چالاکی جیاواز ببینێ کللتوری جیاواز بناسیێنە لە ڕێگای ئەوەوە لە سلەیمانی توانیوێتی هەم بازارە کللتوریەکانی و هەم چالاکیەکانی و ئەوەی کە شانازخان وتی منەمێ دقیقتر بە کورساتی ئازیز بڵێن بۆ ساڵی داهاتوو ئێمە هەمیشە جەخت لەوە ئەەکەینەوە لە پلانەکانی گەشت و گوزارە ئەڵێین با هەر شارێک پاکێجەکانی ساڵی با بڵێن بە مێژووی خۆی دەستنیشان بکە واتە منی گەشتیار کاتێک کە بەرنامەم هەیە دێمە سلەیمانی بەرنامەکەم وابێ کە 10 ڕۆژ دەمێنمەوە لە سلەیمانی لەبەرەوەی فستیڤاڵی دەواازەی شار لە ڕۆژی ئەوەنەی ئەوە ناکرێ یادی سلەیمانی لە ئەوەنەی ئەوە ناکرێ چالاکی فلان لەوە نەئەوەکرێت بۆیە بەرنامەکەی گەشتیار ڕێگەخە لەسەر بنەمای ئەو مێژووەی کە چالاکیەکەی تیا دەستنیشان کراوە نەک ئەوەی بڵین هەتەم ئەم مشکلەیەمان هەیە لە فستیڤاڵی هەنارە لە فستیڤاڵی هەنجیرە لەوانەی زاخۆ ئاکرێ کە کاتەکانی جیاوازە بۆیە هیوادارین کاتەکانی ڕێک بخرێ هەتا بتوانین ئەمانە وەکو پاکێج بینێرین بۆ شارەکان کە لە شاری سلێمانی لە شارەکانی بەسەوەیە کە گەشتیارێک ڕووی کردە سلێمانی ئەو چەند ڕۆژێک کە ئەمێنێتەوە بتوانێت بەشداری چەند فستیڤاڵێک بکە بەدڵنیایەوە ئەوەش وا ئەکات کە گەشتیار هەست بەوە بکات کە دەچێتە ئەو شارە کۆمەڵێک چالاکی جیاوازی هەیە و کۆمەڵێک با بڵێن نمایشی جیاوازە بینێتەوە بۆیە ئەمە کە دووەمین ساڵێتی من دڵنیام ساڵێکی تر ژمارەکە هەم زیادە بێ هەم سەرمایە گوزارەکە زیادە بێ و ئەمە هانی میوانخانە و چەشخانە و گەنجانی شاری سلێمانی و دەوروبەریەدا کە بێنە ناوکەرتی گەشتیاریەوە وەکەرتی گەشتیاری دەبێتە
کەرتێکی زیندوو کە هەر وەکو خۆی کەرتێکی زیندووە زۆر بەڵام زیاتر هانی خەڵکەدا کە بێتە ناو ئەم سێکتەرە. بەڵێ دەست خۆش خات و ئەمە خات و شاناز بە ئیجازەی جەناب لەبەری کاکژیار لەگەڵمان نامێنێتەوە من ئەمەوێ کۆتا قسە لەگەڵ کاکژیار بکەم لەبەری بەجێمانەیەڵێ کاکژیار ئەو براند و خاوەنکارانی کە بەشداریان کردووە لە فستیڤاڵی دەروازەی سلێمانی ئەمانە هەمووی براند و خاوەنکارەکانی ناو شاری سلێمانین چونکە ڕەنگە جۆرێک گلەیی ڕۆبەڕووی ئێوە ببێتەوە کە لە شارەکانی تریشەوە لە پارێزگاکانی ترەوە خەڵک خاوەنکار پێی خۆش بوو بێ بەشداری لە فستیڤاڵەکەی ئێوە بکە ئایا ئەوان توانیویانە بەشداری بکەن یان تا ئێستا ئەوەی کە کراوە تەنها بۆ خاوەنکار و براندەکانی ناو شاری سلێمانی بووە کاکژیار بەداخەوە لەگەڵمان نەماوە ئەتوانی وەڵامی پرسیارم بیتەوە خات و شانات طبعا ئەم جۆرە فستیڤاڵانە ئەبێ پێشوەخت ئامادە بکرێ کە پێشوەخت ئامادە کرا و ڕیکلامی بۆ کرا شارەکانی کە ئەیناسن و ئەکید ئەیانەیە بەشدار بن بە پێی ناوبانی ئەو فستیڤاڵە فستیڤاڵێکی وەکو ئەمە کە فستیڤاڵێکی سەرکەوتوو بۆ پار و ئیستا وەکو ئیستا باسم کرد بە تەکید کە ساڵێکی کە ڕێخستنەکە بۆ ئامادەکردنی فستیڤاڵێکی کە هەموو لە شارەکانی کە لەوانەیە لە شارەکانی دەرەوەی هەرێمیش بیانەوێ بەشدار بن لەبەر ئەوەی ئەم کۆبوونە و کۆمەڵایەتیە سوودێکی بازرگانی ئەبێ بۆ هەمویان بەڕاستی هەموو خاوەنکارەکان من ناڵێم هەر سەکتەری گەشتیاری هەموو چالاکیە کە لەم فستیڤاڵە بەشدارە بە چالاکی گەشتیاری هەژمارەکرێ بەڵام ئەمانەی کە خۆیان خاوەنکارن یا ئەزمونێکی زۆریان هەیە کارەکانیان فراوانترە بێن ئەوانەی کە تازە دەستیان پێ کردووە لەم بزنزە و لەم بازرگانیە ئیشەکان ئەناسرێ ئیتر بە تەکید کەرتی گەشت و گوزار کەرتێکی فراوانە ئەبێ اعتیماد کاتە سەر سەلیقەی ئەو کەسە ئەو کەسە کە هاتە ئەم جۆرە فستیڤاڵانە ئەبێ بڕیار بە ئەبێ هەموو کارەکانی پیشان بات بە شێوەیەکی لێهاتووی ئایا بەردەوامە بێ ئایا ئیشەکەی فراوانەکە ئایا جۆرێکی کە ئیشەکە ئەمە بەرچاوڕوونی ئەبێ بۆ هەموو کەسێک ئەمەش ئەم جۆرە فستیڤاڵانە هەر پێشتریش هەمومان باسمان کرد جوڵەیەکی بازار دروستەکە جوڵەیەکی ئابووری دروستەکە هەموو خاوەنکارێ سوودمەند دەبێت گەشتیار ڕووە کاتە ئەم شارەکەواتە گەشتیار ڕووە کاتە هەموو ئوتێل و ڕێستۆرانتەکانمان ڕووە کاتە بازار هەموو کە سوودمەند دەبێت لێرە و بێجگە لە ئەوەش بەڕاستی هەمومان دڵمان خۆشە بەم کۆبوونەوەانە ئەم کۆبوونەوەانە زۆر پێویستە لە شارە بکرێت کەواتە ئەو زیاتر لە نەوە براند و خاوەنکاری کە باسەکرێ بەڵێ تایەتی بەڵێ هی شاری سلێمانی تایە و دەرەکیشی تایە ئەم براندانە و بە تەکید لە ساڵێکی کات تەکیدم زیاترە بێ ئەم ژمارەیە کە لە دەرەوەی شار بەشدارە بن ئەزای گرنگی ئەمە چیە بۆ نمونە تۆ لە شارەکەی خۆتەوە بەشداری فستیڤاڵێک دەکەی براندێک دەبینیت خاوەنکارێک دەبینی کە کارەکەی زۆر جوانە یان خواردنێکی زۆر جوان دروستەکە بۆ نمونە لە هەولێرەوە هاتووە لە دوهۆکەوە هاتووە کە تۆ دەچیتە ئەو شارانە ئەمەد ناسیوە یەکسەر سۆراغی ئەوە دەکەی کە بۆ نمونە فڵان کەس خواردنی فڵان کەس لەکوێ هەیە بۆیە ئەمە جۆرە هەماهەنگی و تێکەڵاویەک لە نێوان شار و پارێزگاکان دروست ئەکات و تر جیاوازیش نەیاڵێت لە بابەتی شار. من ئەمەوێ یەک شتی کە بڵێم بەڕاستی ئێمە ئیستا هەر چالاکیە کە بێ لەمانێکە ئەبینین سلێمانی ئەڵێ 5 فستیڤاڵی تایە بەس یەک هەستەکەم لێک تێنەگەیشتنێک هەیە فستیڤاڵی گەورەیە وەکو ئەمەی دەروازەی شار ئەوانی کە ئەکرێن ئەو بەرنامە بچووکانە ئەتوانین پێی بڵین چۆن ئەڵێ وەکو بازار وایە بە بازارکردنە بەرنامەی بە بازارکردنە فستیڤاڵ نیە بۆیە ئەبێ ئەمانە جیاکرێتەوە گەشت و گوزار وەکو ئێمە ئیشەکەین لەسەر فستیڤاڵی گەورە بۆ نەگەشتیارێ بچووکەکان ئەوانەی کە ناوخۆین لە ناو شارە ئەوانە بۆنەی بە بازارکردنن بۆ شار بەڵکو فستیڤاڵ نین زۆر قسێ دەکرێت دەڵێن سلێمانی بەردەوام خەریکی فستیڤاڵ وەڵامێک بێ بەڵێ ئەو قسێ زۆرەکریان بەداخەوە بەعزە کەسێکێت ئەڵێ گەشت و گوزارە بێ پاڵپشتیم کا بۆ ئەوە ئێمە پاڵپشتی هەموو جۆرە فستیڤاڵێکەکەین چ بۆ ناوخۆی سلێمانی بچ بۆ ناوخۆیانی خەڵکی سلێمانی یانەوانەی کە گەشتیارانی دەرەوە بەڵام ئەبێ جیایکەینەوە شتەکان بەڕاستی مەرجی ئێوە بۆ هەماهەنگی فستیڤاڵێک چیە یان کارێکە بکرێت بەلای من بەڕاستی بەلای ئێمە گرنگترین شت لەسەر ئاستێک و کوالیتێکی زۆر بەرز بکرێت چونکە سلێمانی شایانی هەموو شتێکی باش و سلێمانی شارێکی زۆر جوانە و زۆر لێ هاتووە لە هەموو بوارەکاندا چ خەڵکەکەی چ شارەکە خۆی هەموو جوانەکانی شوێنێکی لەبارە بۆ ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە بۆیە ئەبێ لەسەر ئاستێک و کوالیتێکی بەرز بێت کە شایانی سلێمانی بەتەکید چونکە ئێمە ئەزمموی کەمان هەیە بەداخەوە ئەوانە هەر ئەبێت بەڵام ناکرێ فستیڤاڵێک بکرێ
گوێنێن بە ژینگە، گوێنێن بە پاک و خاوێنی، گوێنێن بەوەی کە هەماهنگگیەک لە بینی خاوەنکارەکان دروستکەن یا ژینگەیەکی جوان دروستکەن بۆ ئەو خێزانانەی کە بەشدارە بن. بۆیە ئێمە هەمیشە پاڵپشتی ئەم جۆرە فستیڤالانە ئەکەین کە حساب بۆ هەموو شتێکەکەین کە پێشتر ڕێک زۆر باشە. کەواتە با من بچمەوە ناو فستیڤالەکە لە هەواری شار. کاک ژیار بە هیوام ئێستا گوێبیستی من بی خاتو شاناز باسی لەوە کرد کە ئەوان زیاتر هەماهنگ دەبن لەگەڵ ئەو جۆرە فستیڤالانەی کە گرنگی بە پاک و خاوێنی و بە ژینگەوە و بە کەشی ناو فستیڤالەکە و بە ئەمنیەتی ناو خێزانەکان دەدرێ. هەموو ئەمانە گرنگن بۆ ئەوەی کە تۆ بڵێ فستیڤالێک بەڕاستی سەرکەوتوو بووە. بەڕستان کە ئەمە دووەم جارتانە فستیڤالێکی لەو جۆرە دەکەن و دەتانەوێت لە ساڵانی داهاتوش بەردەوام بن لەسەر ئەم جۆرە فستیڤالانە تا چەند گرنگیتان بەم بابەتانە داوە. باسی بۆنە و مناسباتەکان کرا، باسی بۆنە ئاینیەکان کرا. خاتو ئەمە لە سەرەتای قسەکانی باسی کرد. ئێمە بیرمان نەچێ فستیڤالی دەروازەی سلێمانی دووەمین فستیڤال کە لە چوارینۆ یەکەم ڕۆژی بوو لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و دەستپێکی فستیڤالەکەش بە خوێندنەوەی مەولودنامەیە بوو. هەموو ئەمانە ڕێزگرتن لە کەلتورە جیاوازەکان لە بۆنە ئاینیەکان هەموو ئەمانە تا چەند گرنگن بۆی کە تۆ بڵێ بەڵێ فستیڤالەکەم سەرکەوتوو بووە. بەڵێ ئێمە وەکو جەنابە ئاماژە پێەیە ئێمە کە دەستپێکەکەمان بە مەولودنامەیەک دەستی پێکرد لە یەکەم ڕۆژی کردنەوەی فستیڤالەکەماندا بۆیە لە چوارینۆ مەولویەکی گەورەمان لێرە ئەنجامدا خەڵکانێکی زۆر ڕویان لێرە کرد. سەرجەم چین و توێژەکان کەشێکی تایبەتمان دروست کرد، کەشتێکی جیاواز بوو کە تا ئێستا نەکرابوو. فستیڤالمان تێکەڵاو کرد لەگەڵ ئەم بازاڕکردن و ئەم کەشی ئێرە. بۆیە ئێمە دایمەن هەوڵەوەی نەک تەنها بەس بڵین فستیڤالێکە، ئێمە هەوڵەیە کە کەشێکی ئارام بۆ خەڵک دروستکەین لە ڕووی ئەمنیەتەوە و هەروەها لە ڕووی پاکتەمیزیەوە. ئێمە سەرجەم ئەو براندانی کە لەگەڵمانان بە تایبەت خواردنگەکان و کافێکان دڵیان لەوە ئەبینەوە کە مۆڵەتی قایمقامەتی سلێمانیان هەبێت، مۆڵەتیان هەبێت لە تەندروستیەوە کە کارکەن لێرەیە. ئەگینا ئێمە ڕێگایان پێ نادەین کە لێرە شتەکانیان بفرۆشن و بە بەردەوامیش ڕۆژانە ئێمە تیممان هەیە کە لێرە چاودێری سەرجەم شوێنەکانەکات کە بە پاکترین شێواز ئیشەکانی خۆیان بکەن و خواردنەکان و خواردنەوەکان پێشەشی خەڵک بکەن. لەبەرەوە ئێمە ئەو پۆینتەمان زۆر بەلاوە مهمە. ئەو کەسی کێتە ئێرە بە سەلامەتی بێتە ناو، بە سەلامەتی بڕاتە دەرەوە و هیچ کێشەیەکی توش نەبێت. بەڵێ زۆر سپاس ژیار بەختیار ئامادەکار و ڕێخەری فستیڤال بە سپاسەوە کە لە ناو فستیڤال و لەگەڵمان ئامادەیت هەبوو. خاتو ئەمەل من ئەگەڕێمەوە لای بەڕێستان. ئێمە هەمیشە کە باس لە کەرتی گەشتیاریەکەین خواردنگەکان بڵێن چێشتخانەکان هۆتێلەکان هەموو ئەمانە دەچێتە چوارچێوەی کەرتی گەشتیاریەوە و لە کاتێکا کە گەشتیارێکی زۆر لە بۆنە و مناسبەکان ڕوو لە شار و بەتابە لە شاری سلێمانی دەکا دەبێت گرنگی بۆ بابەتانەش بدرێ. لە حاڵەتێکی وەهادا کە فستیڤالێکی گەورە ڕادەگەیەنرێ و پێش دەزانیت کە بەڕاستی کۆمەڵێک گەشتیاری زۆر لە دەرەوە ڕوودەکەنە شاری سلێمانی چۆن ئامادەکاری دەکرێت بۆ بابەتی چێشتخانە و میوانخانە و هۆتێلەکان؟ بەر لەوەی وەڵامی ئەوە بدەمەوە دەمێت تاقیبێک لەسەر مەسلەی فستیڤال و ئەو چالاکیانەی کە ڕۆژانە لە بازاڕە لە هەموو شارەکانە هەیە خەڵک وای لێ هاتووە لی تێکەڵ بووە لە بینی فستیڤال و لە بینی هەفتە بازاڕە. یعنی هەندێک چالاکی بچووکەیە ئەم چالاکیانە حەق نییە ناو بنرێ فستیڤال، چونکە ئێمە لە گەشت و گوزار ڕێنمایی تایبەتمان هەیە بە فستیڤال. ئێمە لە فستیڤال چالاکیەکی ساڵانەیە کە دامەزراوەی گەورە لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ خاوەن پرۆژە گەورەکان ئەیکەن. بەڵام ئەو چالاکیانەی کە هەفتانە لەلایەن کاری دەستی یان چالاکیەکی تر ئەکرێ، ئەم چالاکیانە ئەوەیە کە گروپێک خۆیان یان کۆمەڵەیەک یان مەسەلەن چەند شوێنێک ئەیانەوێ بازارێک بۆ خۆیان دروستکەن لە ماوەی ڕۆژێکە لە ماوەی 2 ڕۆژە. ئەمانەت لە هەموو وڵاتانی دنیا هەیە کە پێڵێ هەفتە بازار، جا هەموو هەفتەیەک ڕۆژێکیان هەیە بۆ ئەو چالاکیە. ئەو چالاکیانە ئەوانن. بەڵام کە دەی فستیڤال دامەزراوەی حکوومەت، دامەزراوەی میدیایی، دامەزراوەی کەرتی تایبەت گەشتیاری یان سێکتەرەکانی تر، یعنی تۆ ڕۆژانە دەبینی پێشانگای نێودەوڵەتی چالاکی گەوراکرێ. ئەم چالاکیانە سەرمایە گوزاری گەورەی تیا خەرجەکرێ. من دڵنیام کورسات بەسپاسەوە خەرجیەکی زۆری کردووە بۆ ئەوەی بازار
بۆ خاوەن پرۆژە گەشتیاریەکان و بۆ چێشخانە و میوانخانەکان و سێکتەرە جیاوازەکان دروست بکە. ئەم خەرجیە زۆرە لە چالاکێکی بچووکە ناکرێ. بۆیە کاتێک کە باز لە فستیڤاڵەکەین بە دڵنیاییەوە چێشخانە و میوانخانەکانمان هەر چالاکیەک و نەک هەر چالاکی ئێمە ئەوەی جێگەی دڵخۆشیە کوردستان بەگشتی و شاری سلێمانی شارێکن کە ئێمە هەر چوار وەرزی ساڵ وەرزی گەشتیاریە. واتە لە بەهارە جۆرێک چالاکیمان هەیە، لە هاوینە جۆرێکمان هەیە، لە زستانە جۆرێکمان هەیە و لە پاییزیشا جۆرێک. بۆیە شێوازی مانەوە لە وەرزێکا بۆ وەرزێکی ترە گۆڕێ. هەندێ مانەوە هەیە کە پێویستی بە هۆتێلی ڕستۆرانت نییە، هەندێ مانەوە هەیە پێویستی بە شوێنی حەوانەوەی زیاترە. بۆیە هەتا ئێستا لە کوردستان گرفتێکی گەورەمان هەیە لە ڕێژەی شوێنی مانەوە بۆ گەشتیار. واتە ئەگەر گەشتیارێکی زۆر سەردانی هەولێر و سلێمانی بکە لەم ڕێژەیە کە ئێستا هەمانە زیاتر بێەوە بە پێ ئەو پلانەی کە دامان ناوە دڵنیام لە ئێستاە تووشی ئاستەنگە بین. بۆچی لەبەرەوەی بێدەکانمان کەمە، شوێنی خەوتنمان کەمە. کەواتە دەبێت کۆمپانیاکان چێشخانە و میوانخانەکان دەبێت ئەژماری ئەیەنە حساب ڕەچاوی ئەوە بکەن. خاڵی دووەم ئەوەیە بابەتی خزمەتگوزاریەکانی گەشتیار لە پاک و خاوێنی، لە دانانی خواردن، لە پێشوازیکردن لە میوان، لە بە بازارکردن، لە با بڵێن تەندروستی سەلامەتی گەشتیارەکە لە ڕووی خۆراکیەوە لەوانەیە. زۆر جار با بڵێن گەشتیار واتە سەورەکە ئەگەر یەک ئەستێرە بێ لەوانەیە خزمەتگوزارەکەی وەکو 5 ئەستێرە نەبێ. ئێمە لە دەستەی گەشت و گوزار ئێستا زۆر جەخت لەوە دەکەینەوە کە دەبێت کوواڵەتی خزمەتگوزارەکانی 5 ئەستێرە بێ، بەڵام با خۆی 2 ئەستێرەی هەبێت، با 1 ئەستێرەی هەبێت. بۆچی لەبەرەوەی زۆرترین گەشتیار لە ناوەڕاست و باشووری عێراق دەچێتە 1 ئەستێرە و 2 ئەستێرە و 3 ئەستێرە لە ڕووی نرخەوە بۆ ئەو تایبەتمەندێتیەکەی و گونجاوترە بۆ ئەو. بۆیە دەمانەوێت خزمەتگوزارەکانی ئەو ئەستێرانە یاخۆ خزمەتگوزارەکانی ئەو شوێنانە دەبێت ئەوە نەبەرەوە. لێرەوە من سپاسی تیمەکانی پشکنین و پۆڵێنی هەموو بەڕێوەبەرایەتیەکانەکەم کە ئێمە ئێستا باسی سلێمانیەکەین. ئەکید تیمەکانی پشکنینی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی کە هەمیشە بە دوای ئەوە واڕن کە باشترین خزمەتگوزاری پێشکەشی کەرتی تایبەت پێشکەشی گەشتیاران بکرێت و ئەمەش واکە کە گەشت و گوزار زیاتر بچێتە پێشەوە. خات و ئەمەل خۆتان سەردانی فستیڤاڵی دەروازی سلێمانیتان کردووە؟ بەداخەوە لەبەرەوەی من ئەو چەند ڕۆژە لەگەڵ جەنابی کاقوبات دوێنێ لە هەڵەبجە بووم. هەر بەنیازیش نیت سەردانێکی سلێمانی بکەیت و سەرێکی هەواری شاریش بێ؟ من دوێنێ لە سلێمانی هاتوومەتەوە و دوو بەیانیش ئەگەڕێمەوە گەر هەتاکو و دوو بەیانی بمێنێ بە دڵنیاییەوە لە خزمەتیان. دواتر لە کورسانی زۆگلید لێ دەکەین دەڵێن سەرۆکی دەستەی گەشت و گوزار سەردانی فستیڤاڵی دەروازەی سلێمانی نەکردووە. سپاس خات و ئەمەل کە لەگەڵمان ئامادەیت هەبوو. شانازخان لەوێ بووەوە شان لە جیاتی منیش لەوێ بەردەوامێکی باش بەرپرسیارەتەکەی تەسلیمی شانازخان کرد. دەستە خۆش بێت خات و ئەمەل سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵمان بوویت. خات و شاناز خات و ئەمەل خۆی نەهاتەوە دەڵێ خات و شاناز لە بری منێەوە فەرقتانە. وەک کۆتا پرسیار زۆر بەلامەوە گرنگە باسی بابەتی پاک و خاوێنی ئەوە بکەم چونکە بەڕاستی نمونەی پێشترمان هەیە کە فستیڤاڵ کراوە یان هەفتە بازار هەموو شتانی کە باسی دەکەن. سەرۆکاتی شارەوانی سلێمانی زۆر گلەییان لەوە هەبووە کە شوێنەکان زۆر بە پیسی بەجێ دەهێڵرێ. ئەمە من لە خۆمە ئەو قسەیە ناکەم کە بە ناوی ئەوانەوە قساکەم هەڵبەت ینی من ئەو گلەیەم پێشتر بیستووە. ئەوان خۆیان لەگەڵمان ئامادەیان نیە بەڵام من بە ناوی ئەوانەوە ئەو گلەیەکەم ینی ئەو گرفتە هەبووە پێشتر هەر لە نزیکترین فستیڤاڵ کە لەم ماوەی پێشوا کرا شوێنەکانمان بینی کە زۆر بە سیمایەکی ناشرین بەجێ هێڵرا بوو. چۆن کار لەسەرم بابەتاکەن ینی ئەگەر ڕێخەری فستیڤاڵێک هەفتە بازارێکە بەو شێوەیە بیکات ئەمە عقوبەی هەیە دواتر سزا و لێپرسینەوەی هەیە و چۆن کاری لەگەڵ دەکەنەوە؟ بەڵێ بەداخەوە بەڕاستی ئەزمونمان هەیە لەگەڵ ئەوانەی کە فستیڤاڵیان کردووە یان بۆنەی بە بازارکردن یا هەر چالاکیەکی کە لەم بابەتانە کە کردویانە بە شێوازێکی ڕۆژانە بە هیچ نەوەیەک حسابیان نە بۆ ژینگە کردووە نە بۆ پاک و خاوێنی کردووە بەڕاستی و دواتریش کە فستیڤاڵەکە تەواو بووە ئەبێ وەکو خۆی تەسلیمی بکەنەوە ئەو شوێنە ئەبێ بیپارێزن بەڵام بەداخەوە ئێستا مۆبایلەکان بەڕاستی بۆ بە دزگایەکی میدیای بۆ هەموو کەسێک ئەو شتانە ناشارێتەوە یعنی ئەگەر بە ئەنقەستیش نەبێت لەوانەیە خەڵکێک بەڕاستی لای نامۆیە ئێمە سلێمانی بە پاک و خاوێنی بەڕاستی ناوبانمان هەیە لامان نامۆیە کە خەڵکێک بەو نەوعانە فستیڤاڵ بەجێ بهێڵرێ
ئەم شوێنانە یا ئەم چالاکیانە تەنها بازرگانی نین ئەمانە ناسنامەن بۆ شارەکەمان بۆیە ئەم چالاکیانە ئەگەر بەو شێوازە بکرێت و بەو شێوازە بەجێ بهێڵرێت بەڕاستی ئێمە لە سەرەتای کە تەنسیقەکەن لەگەڵ ڕێخەری فستیڤالەکان ئێوە لەسەرم بابەتە ئێمە لەبەر ئەوەی کە ئەم فترەیە شت زۆر تکرار بۆ بەڕاستی لەبەرەوە ڕێخستنەیەکی کەمان کرد هەر کەسێک کە بەو شێوەیە لە سەرەتا بەڵێن نامی لێوەرەگرین و هەر کەسێک بەڵێن نامەشی لێوەرنەگرین هەر کەسێک بەو شێوازە کارەکانی ئەنجامدا و لە کۆتاییە بەو شێوەیە شوێنەکەی خۆی بەجێهێش بەڕاستی بلاک لیستەکرێ کەواتە جارێکی تر مافی نییە کە داوای ئەو جۆرە فستیڤالە بکە بەپێ ئەزمونمان لەگەڵی ئەو کارەکەی بەباشی ئەنجام نایاوە لەبەر ئەوە ئێمەش ئەو ئیجرعاتانە بە تەماین زیاتریش تونی بکەینەوە لەبەر ئەوەی کە ئەم بابەتە زۆر بۆ ئەبێ کۆنتترۆل بکرێ بۆی شێوازەکەی جوانتر بێت زۆر باشە شانە شتێکتان ماوە لەسەر فستیڤالەکە گرتانێ بیڵن سپاس زۆر دڵخۆشم بم فستیڤالە ئەبێ هەمومان کار بکەین لەسەر ئەوەی کە ئەم فستیڤالانە چەند جارێکە بێ لە ساڵێکە بە کوالیتیەک و بەرنمەیەکی زۆر باشی داڕێژراو زۆر سپاسی دەستگای ویدای کورساتەکەم کە بەڕاستی هەتا ئیستا ئەزمونێکی زۆر باشمان هەیە بەیەکەوە بۆ هەموو چالاکیەکان زۆر سپاسی خانمی یەکەمی عێراقی زۆر خۆشەویستەکەم شاناسخان کە هەمیشە بۆ هەموو کارێکی گەشتیاری کەلتوری هوەری هەر شتێک عیلاقی بە دەرخستنی جوانی و ناسنامەی سلێمانیەوە هەبێ زۆر پاڵپشتە و زۆر خۆی دەستان خۆش بێت شاناس سپاس بۆ ئێوەش با تۆزێک بچینەوە هەواری شار لە ناو فستیڤالەوە هەم لەبەرەوەی خاتو ئەمەل تا ئێستا نەچۆ بۆ فستیڤالەکە هەم بۆ ئەوەی بینەرەکانمان ئەوانەی کە تا ئێستا نەچوون بزانین کەشی هەواری شار و کەشی فستیڤالەکە چۆنە پەیامنێرمان بڕوا لەوێەوە لەگەڵمان ئامادەی هەیە بڕوا سڵاو لێبێ ئێمە لەبەر ئەمیرمان لەگەڵە باشە ئەمیر سڵاو لێبێ ئێمە لەبەر قەرەباڵغی بەڕاستی لەبەرەوەی کە خەڵکێکی زۆر گەشتیارێکی زۆر ڕوو لە هەواری شار و فستیڤالەکە دەکات نەمانتوانی لێوە بەرنامەکە بکەین بۆیە ئێمە لە ستۆدیۆ و تۆش لەوێەوە پێمان بڵێ کەش و هەوای فستیڤالەکە چۆنە لانا ئەمڕۆ شەشەم ڕۆژی بەڕێوەچوونی فستیڤالەکەیە باشە کەش و هەوایەکی زۆر خۆش وەکو کەش و هەوای خۆی کەشوایەکی زۆر خۆش زۆر هەیە من لێرە بە بەردەوامی میوزیکی شەکاوە لێرە خێزانەکان لێرە بۆتە شوێنێک بۆ کۆکردنەوەی خێزانەکان بابەتی جیاواز لێرە نمایی شەکرێت کۆمەڵێک براندی زۆر هاتوونەتە ئەم فستیڤالەوە بەشداریان تێدا کردووە بابەتی جیاواز پیشانەکەن اینجا من مادەم تۆ ناوەکەی بنە بە خەڵە دوژمیش سە پرسیارێک لێکم لانا کاکە شازاد چۆنی بەس کەشفی مەکە یەکدانە لەو شانی کە داونەوە شانمان بە لانا بەتەوەقوعی تۆ ئەمە چییە میکە بەدەزم ئەمە چییە شتە باشە ئەمیر تۆ بۆ عقوبەی منتدا ئێمە قرارەکەەوە بوو بڕوا لەوێ بێ بڕوا لەوێ نەبوو بوو بە ئەمیر یعنی لە بەرامبەرە باشە من ڕازی بە عقوبەکە بەڵام ئەوە قۆخە ئێستا تۆش پێم بڵێ ئەوە چییە ئەمە باشە وەڵی لە قۆخە چێ قۆخی باشە ئەویان چییە ئەویان چییە ئەوەش مۆزە دەوەڵی هیچیان نەبوو با حەزەکەم کاگە شازاد خۆی لێرە پێ ئەم بابەتانە با خۆی پێ بڵێ بیشکێنەوە پێشی بڵێ چی ئەڵێ ئەوە قۆخە ئەوەش مۆزە بزانەوەە قسەکەیتەوە بەڵام ئەمە موسکێکی فەڕەنسیە هەر قۆقێکی بە فرێشی تایە ئامی قۆخکی تایە شینێکی زۆر جیاوازە بە فۆرمیش بە شینە جیاوازەکانی ناوبانگی دەرکردووە یعنی ئەمە هەر بۆ نمونە میوەی و بە تامی خۆی حەزەکەم بیخۆی ئەمە تێز ناکەیت ئەمە چۆن ڕوشەکرێت چۆنە ئەمیر تامی چییە پێمان بڵێ کاکە ئێمە لێرەوە ستاف سێری تۆکن بەس پێمان بڵێ تامی چییە شوێنی کابێت براندی بە فۆرم بۆ جاکراوەتەوە وەڵای لانا تامەکەی زۆر خۆشە نازانم تامەکە بڵم تامی چییە تامی مۆز و شکولاتایە تامێکی زۆر خۆشی هەیە نەستەلەیە بەڵامی تر ناڵێ مادەم بەرنامەکەتان لێرە نەکرد بێ بەش بوون لەم بابەتانە ئەمەها هەمووی لەسەر شێوەی میوەیە هەر میوەی و پێم وا بێت لە ناو خۆیە میوە فرێشەکەی خۆی تایە لەگەڵ نەستەلەیە بەڵێ خەڵک زۆری حەزێت ترێندیشە ئێستا لە کەم شوێنیش هەیە ترێندا ینی هەش کەسەکەی بۆری بینەوە کوولانە وازانە میوەیە وانە میوە یان وازان ئاسکرێمە بەس نازان کە ئەمە موسکێکی فەڕەنسیە ینی کوێکە کێکی نەرمە زۆریش بەدەسەدانم لانا بەڵێ بابەتی زۆر جیاوازیتیانە ئەم فستیڤالە خواردنی کوردەواری تایە بەتڵی ئەوانەی کە نەوسن جامە خۆم نووسنم باشە ینی هەرچی هەر بڵێن ئافرێتێ بێ هیچی تر دەسەڵاتمان نیە
وڵی جایترە توانە نیێوەش من بۆ فیستیڤالەکە و سەررجەمی ئەو خواردنانی کە لێرێ لە ئەلیەوە تا زێت هەمووی تاقیکەنەوە بەڵێ فیستیڤالەکەش بەم شێوەیە ینی ها بەڵێ جۆم لێتە بەڵێ چێژی ئەم جۆرە فیستیڤالانە ئەوەیە بەڕاستی کە شتی جیاواز دەبینی شتی جیاواز تاقی دەکەیتەوە یعنی تەنها ئەو خواردنە ئەوانە نییە کە ڕۆژانە بەردەوام دووبارە دەبێتەوە تۆ دەیخۆی دەبینی کە شتی جیاواز هەیە فکری جیاواز هەیە ئەو خاوەنکارانە دەیانەوێت لە ڕێگەی ئەم فیستیڤالانەوە ئەو بابەتانی خۆیان ئەرس بکەن و هەم ئەوان ئیسفادەیەک بکەن هەم خەڵکیش ئاشنا بێ بە خواردنی جیاواز بەڵێ لانا ئەم کوڕە قۆزاتوە ئەڵێ حەزەکەم قسە بۆ بکەم اینجا سڵاو لێبێ سڵاو لە تۆش براگەم لە سلێمانیەوە باشە پێم بڵێ جێوی فیستیڤالەکە و پێچووەنە زۆر خۆش و خواردنەکانیش بەپێی حەز و خۆهالەی خۆمان تاقیمان کردووەتەوانێ بەڕاستی فیستیڤالێکی تا بڵێ پرچێش و خۆشیە چی خوارد وڵایتر پاستایە ڕۆڤیانە خواردنی دەریاوی تر زۆربەی شتەکان ئارەوەڵا گەڕشتی وای لێ بە هەموو تەمەمان ناشی نازانیت کامیان بە هەموو تەمەنە ناوی نەزانی و زۆر غەریب و بەلاتەوە قورعان بڵێم چی یا لە خواردنی دەریایەکە بوو باوەڕ کە شتێکی لێ و نازانم ئەنقەبوود بوو چی بوو بە قورعان بە هەموو تەمەنە مەرد منەوە هەر نازان مەشهورێ وەڵایتر خوارد بارە وەڵامیمان تاقی کردەوە وەڵای خۆش و خوامان ئارەوەڵا با قوربانی دڵێ بەڕێز بە ساغێت لەوم لانا با تا سەناتی بۆ فیستیڤالەکە تۆ من یەکەم ڕۆژ لەوێ بووم ئەمیر ئەگەر مەجالە بێ جارێکی تریش حەزەکەم بچمەوە بڵێ ئەگە جارێکی تر هاتی لە عسرەوە وەرە ئاوا لە 5 و 6وانەوە وەرە ترە و کاتە نییە لەوێت دەستکە بە خواردن چونکە ترە و کاتە شتەکان بە گەرم و گوڕی ئاوا شفتەوە بۆ سوورەکەنەوە کوبە بۆ سوورەکەنەوە شەوەکەشی دانێ بۆ چاو قاوە و ساردەمەنی و ئام جۆرە شیری نوشتانە بەجددی کەشەکەی زۆر تایبەتە بێەوە مەژگاری بنە نازانن بەژەیەکی زۆر تایبەتێ کاکە ئەمیر دەست خۆش برادران ئەڵێ نێمە برسیمانە و کاگە ئەمیریش لەوێەوە لە ناو خواردنەکانەوە بە ئارەزی خۆی تێستی خواردنەکە و تامی بە ئێمەکە سپاس بۆ هاوکارمان ئەمیر کە لە ناو فیستیڤالەوە لەگەڵمان ئامادەی هەبوو سپاس بۆ خاتو ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزار کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەی هەبوو خاتو شاناز بەدران بەڕێبەری گشتی گەشت و گوزار بە سپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەی هەبوو کاک ژیاریش پێشتر لە ناو فیستیڤالەوە کە ئامادەکار و ڕێخەری فیستیڤالە بە سپاسەوە ئەویش لەگەڵمان ئامادەی هەبوو ئەگەر تا ئێستا نەچوون بۆ فیستیڤاڵی دەروازەی سلێمانی لە هەواری شار بچن ئەو تامە جیاوازانە تاقی بکەنەوە کەشێکی ئارام کەشێکی خۆش دەتوانن خۆتان و خێزانەکانتان کاتێکی خۆش بەسەر بەرن سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر بن.